زۆنگاوی جبایش نیشتیمانی بەلەمەڕەسەنەکانی عێراق لە ژێر مەترسی و شکبووندایە. ڕووبەری بیابانی لە سیستەمی ژینگەی عێراق بە سروشتی هەیە، بەڵام زیادبوونی ڕووبەری خاکی بیابان بەهۆی گۆڕانی کەشوهەوا مەترسی لەسەر ژیانی ئەم وشترانەش دروست کردووە. ژینگەی وشتر بیابانەکانە دەتوانن بۆ زۆرترین ماوە بەرگەی کەم ئاوی بگرن. کاتێک پلەی گەرمی دەگاتە 40 پلەی سیلیزی لە نێوان 6 تاوەکو 10 ڕۆژ پێویستیان بە ئاو خواردنەوەیە، بەڵام ئێستا پلەکانی گەرما لە عێراق دەگەنە 50 پلەی سیلیزی و سەرچاوەکانی ئاویش لە کەمبوونەوەدان. بۆیە وشتروانەکان زۆر بە زەحمەت دەتوانن ئاو بۆ وشترەکانیان دابین بکەن.